ئامانجی بوونی هێزە ئەمنیەکان لێرەدا ڕێگری کردنە لە هەر پێشەلکاریەک لە هەر کارێکی خراپ لێرە دەمانێت پەیامێکی ئاشتی بگەێنین بۆ هەموو پێکاتەکانی شاری کەرکوک بۆ هەموو خۆشەویستانمان کە شاری کەرکوکیان بەجێشتۆ بە تایبەتی خانەوادە کوردیەکان کە بگەڕێنەوە بۆ سەرماڵ و حاڵی خۆیان چونکە شاری کەرکوک پێویستی بە ئێوەیە بە کۆی گشتی ئێوەیە و تورکمان و عەرەب و کورد و هەموو پێکاتەکانی تر پێکەوە دەژین پێویستە هەمویان پێکەوە بژین و پێویستە ئەم برایەتیە لە نێواندا هەبێت و شاری کەرکوک بە ئێوە جوانە و پێویستە ڕێک بکەوین لەسەر بنەماکانی ژیان و پێکەوە ژیان و بەرقەرارکردنی ئەمنیەت و ئاسایش بۆ ئێستا و نەوەکانی داهاتوو لێپێچینەوە لە هەر کەسێک دەکەین کە بێ ڕیزەکانی کۆمەڵگای کەرکوک بشێوێنێ وەکەوەی کە گوێبیستی بووم لە برادران و هاوڕێیانم ڕەوشی ئەمنی شاری کەرکوک زۆر بەرقەرارە بەڵام هەندێک لایەن دەیانەوێت ترس و دڵە ڕاوچە و توی دووبەرەکی بچێنن لە شاری کەرکوکدا و من پێیان ڕادەگەێنم کە بگەڕێنەوە بۆ شاری کەرکوک و ئێمە دین بەرە و پیرتان و دەتان گەڕێنینەوە سەر شوێنی خۆتان و دەستان ماچ دەکەین کە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆتان. حکوومەتی عێراق چاودێری هەموو لایەنەکان دەکات و لەگەڵ ئەوەشدا جیاوازی ناکات لە هەموو پێکاتەکاندا حکوومەتی سەرکەوتوو ئەو حکوومەتەیە کە دەیەوێت هەموو پێکاتەکانی وڵاتەکەی لەخۆ بگرێ ئەمەش بڕیارێکی گرنگە بۆیە من پێتان دەڵێم هێزە ئەمنیەکان لە شاری کەرکوکدا بوونیان هەیە لە پێنابەرقەرارت بوونی ئەمنیەت و ئاسایشدا و پێویستە ژیان بەپێی دەستور و بنەماکانی تر بڕابەڕێەوە وەکو چۆن زانکۆ و فەرمانگەکان لە ئێستادا کار دەکات بۆ هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە هیچ کەسێک دەستگیر بکات یاخو لێپێچینەوە لە لایەنێکە ئەگەر لە چۆچەوەی قانوندا بێت و لەگەڵ ئەوەشدا هەموو ڕێکارێک دەگرینە بەر بۆ لێپێچینەوە لە هەر کەسێک کە بیەوێت بیری توندڕەوی یا هەر بیرێکی تر بکات لێپێچینەوە لەو کەسانە دەکەین کە پێشێلکاری یاسا دەکەین هەمومان ڕۆڵەی ئەم وڵاتەین قوربانیمان داوە لە پێناویەک ریزی ئەم خاکەکدا و لەگەڵ ئەوەشدا تفەنگی سەربازێک و هێزەکانی دژە تیرۆر پێشمەرگە و لەگەڵ ئەوەشدا وەزارەتی ناوخۆ هەمویان پێکەوە بە یەک چاک ڕوبەڕووی تیرۆرەسانی داعش بووینەتەوە. جەنابی وەزیری داخلی داوا لە هەموو ئەو خەڵکانە دەکات کە ماڵەکانی خۆیان جێشتون و تەنانەت دەڵێ دەستیان ماچ دەکەم بگەڕێنەوە نێو شاری کەرکوک و هەروەها لە هەمان کات ئاماژەی بەوەدا ئەو ترس و دڵە ڕاوکەی کە بڵاوبووەتەوە کە گوایە تەفتیش و مداهەمە دەکرێت هیچ تەفتیش و مداهەمەیەک ناکرێت لە نێو ماڵەکانی کەرکووکە ئەو پروپاگەندانی بڵاو دەکرێتەوە. خاڵێکی دیکە کە جەنابی وەزیر تاکیدی دەکردەوە دیارە باس لەوە دەکرێت کە سزای هەندێک کەس بدرێت کە بیرۆڕای جیاوازی سیاسیان هەیە. جەنابی وەزیری داخلی تاکیدی کردو بەپێی یاسا و بەپێی قوانینی عێراقی هەر کەسێک بیرۆڕای جیاوازی هەبێ لەلایەن ئێمەوە سزا نادرێ و هیچ ئیجرئاتێکی لەگەڵا ناکرێت. ئەوەی کەوا ئیجرئاتی لە بەرامبەر بکرێت تەنها تەنزیمی داعشە جگەرت لە ڕێکخراوی تیرۆریستی داعش هیچ کەسێک دیکە یان هیچ لایەنێک ئیجرئاتی یاسایی بەرامبەر ناکرێت لایەن وزارەتی ناوخۆوە. بۆیە لێرەوە داوا دەکەین لە هەموو ئەو خوشک و برایانەمان کە شارەکەیان بەجێهێشتون بگەڕێنەوە نێو شاری خۆیان و جەنابی وەزیر دڵنیایی تەواوی داوەتەوە کە مەلەفی ئەمنی شاری کەرکوک لە ئێستاداوە بەدەستی پۆلیسی کەرکوک و قیادەی شورتەی کەرکوکە کە جەنابی بەڕێز عەمید خەتاب بەسوولی ئەو شورتەیە.